سڵاوتان لێ بێت من کۆڤان عەزەتم باسی ڕۆژتان پێشکەش دەکەم هەر ڕۆژە و لە باسی ڕۆژدا بابەتێک هەڵدەبژێرین ئەمڕۆ بابەتێکمان هەڵبژاردووە تایبەتە بە کەرکووک و تعریبکردن بە پێی بڕیارێکی ڕاکانجبووری پارێزگاری سەپێنراوی کەرکووک هەر کەسێکی خەڵکی شاری کەرکووک ئەگەر بێت و لە چوارچەوەی سنووری ئەم پارێزگایەدا ژیان نەگوزارێنێت و بچێتە پارێزگایشتکە و نەگەڕێتەوە ئەوە ئیدی کۆبۆنی خۆراکی لێ دەستێننەوە کەواتە ئەو کەسێک کە مافی لێ سندرایەوە هی کۆبۆنی خۆراکەکە خۆراکەکانی خۆی لە شێوەگەیە چونکە ئەو خەڵکەی کە بۆ نمونە کارتی نیشتیمانی هەر ڕسوماتێکی تری هەبێت لە سنووری پارێزگای کەرکووک ناتوانێت بۆ نمونە لە هەرێمی کوردستانیشدا بە هەمان شێوە نەقلی ئەم شوێنەیەکە بیگوازێتەوە بۆ ئەم شوێنە یان لە هەرێمی کوردستان بیگوازێتەوە بۆ ئەم شوێنە ئیدی چارەنووسی ئەم خەڵکە چی دەبێت ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئەمڕۆ فۆکسمان لەسەر ئەم بابەتەیە ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم هاوکارم سۆران کامەران لە کەرکووکەوە پاکێجێکی ئامادە کردووە لەسەر ئەم بابەتە پاکێجەکە دەبینین دواتر میوانەکەم دەناسێن و گفتوگۆ زیاتری لەگەڵەکە لە نێو کۆڵان و خانۆکانی گەڕێکی یەکی حوزەیران بە هەزاران هاوڵاتی لە شارەکانی تکریت و دیالە و بەغداوە هاتوونەتە ئێرە و لە کەرکووک نیشتەجێ بوونە فۆرمی خۆراک و کارتی زانیاریان پێدراوە هذول صلاح الدين بيهم صلاح الدين ايه وجوا شويه كمان حوايج وەکو لەکێ دەپرسیت ئەوت پێ دەڵێت کە لە شارەکانی دیکەی عێراقەوە هاتوونەتە کەرکووک بەڵام ئێستاوان هاوڵاتی ئەم شارن لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا 10,000 هاوڵاتی عەرەب لە شارەکانی دیکەی عێراقەوە هێنراونەتە کەرکووک و لێرە نیشتەجێ بوونە پارێزگاری سەپێنراوی کەرکووک پاڵپشتی لێ کردوون و فۆرمی خۆراک و کارتی زانیاری بۆ دەرکردوون واتە ئێستا بوونە بە هاوڵاتی ئەم شارە لە نوێترین هەوڵیشدا پارێزگاری سەپێنراوی کەرکووک نووسراوی کردووە و داوا دەکات ئەوانەی کە عەرەبی هاوردان لە شارەکە نیشتەجێکراون فۆرمی خۆراک و کارتی زانیاری کەرکووکیان پێ بدرێت هەنگاوەکە هەرچەندە بەکاتی ڕایگیراوە بەڵام بەلای حزبە کوردستانیەکانەوە مەترسیدارە یعنی ئەوەی ئەمڕۆ ئێستا توانین بڕین بەس جورئەتکردنەکەی ئەو کەسەکە بتوانێت بڵێ ئەو کەسانی کە لێرە دانانیشن واتە لە ناو خانووی تاپوون لە ناو کەرکووکە دانانیشن من وێ بەشیانەکەم لە هەموو فۆرمی خۆراک و کارتی زانیاری شتەکان بەس جورئەتکردنەکەی ئەتوانین بڕین گەورەترین تعریف بکەم لە کەرکووک دۆخەکە بە دڵی کورد نییە هێزی سەربازی لە شارەکە جێگیر کراون و پارێزگارەکەشی هەڵبژێردراوی خەڵک نییە وڵی قەت باش نییە وڵی عەرەبێ بێت گوێ بگرە وەک کا سەدام حوسێن لە ڕەحیماوە لولەکە لە دێناون دەرێکات باشە حەجی شعبیە بێت نەک هینیە ئەگەر پرۆسەی تعریب بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە چەند ساڵێکی دیکە ئەگەر ڕاپرسی بکەیت لە شارەکە ئەوە عەرەبی هاوردە دەبێتە زۆرینە و ئایندەی کەرکووکیش دەکەوێتە مەترسیەوە سۆران کامەران کوردستان 24 کەرکووک میوانەکەم ڕێبوار تاالبانی ڕاوشکاری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانە بۆ کاروباری مادەی 140 کە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت کاک ڕێبوار بە خێر بیت ئەم بڕیارەی ڕاکانجبووری جۆرێکی تری تعریبە وابزانم نەدەنجی کێشەیەکی دەنگ هەیە نازام دەنجی من بۆ ئەو ناچێت یان دەنجی ئەو بۆ من نایەت ڕاکانجبووری ئەمڕۆ بڕیارێکی دەرکردووە دەڵێ هەر کەسێک کە با بڵێن خەڵکی سنووری پارێزگای کەرکووک بێت بەڵام لە سنووری ئەو پارێزگایە ژیان نەگوزارێنێت لە دەرەوەی سنووری پارێزگای کەرکووک ژیان بەسەر ببات ئەوە لە
کۆبۆنی خۆراک بێبەش دەبێت ئەگەر نەگەڕێتەوە نێو شاری کەرکووک و لەوێ نیشتەجێ نەبێت ئەوە بزانم کێشەکە چارەسەر کراوە دەچمە لای میوانەکەم کاغڕێ بوار گوێبیستی منی زۆر باشە کاگڕێ بوار ئەو بڕیارەی ئەمڕۆی ڕاکانجبووری زۆریشی ترە لە تعریب جارێ من لە زۆر جاوتمە تۆڕاکان ئەداتێکە بەدەست سیستەمی ئێستەی حکوومەتی عێراقی کە فشارخستنە لەسەر حکوومەتی هەرێم بۆی سازشکە لەو مافە دەستوریانی کە هەیەی لەسەروی هەمووش مادەی 140 وەکوتم ڕاکان بۆ خۆی بە تەنیا نیە بەڵکو جێیشێکی جەڕار لە پشتیوێتی هەموو دەوڵەتە ئەقلیمەکان لە پشتین و عەرەب بە هەموو جۆرەکانی شیعە و سوننە و پێکاتەکانی تریش بەداخەوە بە تەنها کوردی لێ دەرچێ هەمویان ئەم بارودۆخەیان پێخۆشە و ئەم بارودۆخە پێشووتریش حکوومەتی عێراقی یەک لە دوایەکەکان متتەفق بوون بۆی کە کورد ناسنامەی لێ بستن و هەر ناسنامەی کورد نێلن ئەو هەموو پرۆسەی بەناو ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و 8,000 بەرزانی ئەنفال کراوە هەمووی کاتی خۆی ئەو دەسەڵاتیانە بەڵام دوای 2023 خۆتان نەزانن ئەم بەداخەوە ینی عقلیەتی تاکی عێراقی لای ئەوانی کۆمەڵناسەکان وازەحە لە کاتی ئەوەی کە زئینە بێدەسەڵاتە پەنابەتە بەر کورد و شاخی کورد و کوردستان بەڵام لە کاتێکە کە هێزی دەسەکەی و دەسەڵات و حکوومەتی دەسەکەوێ گوێ بە هیچ شتێک نادە پێشێلی هەموو ئەو پەیمان و ئەحدانی ئەینیەکە تێپەڕێکە کە کاتی خۆی بە حسابی خۆی ئێمە دوونەتەوەین عێراق دروستەکەین وەکو لە دەستوری عەبدولکەریم قاسم هاتوو مادەی 4 کە عێراق پێک دێ لە دوو نەتەوەی کورد و عەرەب بەڵام بەداخۆ کە دوای دەسەڵات و ئەکەوێتە دەستیانەوە هەمووی پێشێلەکەن جا لەبەرەوە ڕاکان بۆ خۆی ئەم جارێ لای بەرین کە ئەمە بلین ئەم خۆی خاوەن ئەم بڕیارەیە خۆی خاوەنی نییە خەڵکە خاوەن ئەم بڕیارەیە و بەڵام بەڕاکان جێبەجێەکەن کەواتە ئەمە فشارێکە و کاتیە وڵی کە فشاری کاتیش نییە نەخێر ئەمان ئایانەوێ ئەو 55 مادە دەستوری کە مافی ملەتی کووردە کە ئێمە دڵمان خۆش بوو عێراقمان پێ دروست کرد دوای 2023 عێراقی ئازادی و بە تایبەتیش کەرکووک و ناوچە کوردستانیەکان کە ئێمە 100 ساڵ خەباتمان بۆی کردبوو بەو هیوایی کە ئەم حکوومەتەی کە لە باوشی هەرێمی کوردستانەوە ئینتەلاقیان کرد و بەرەو عێراق چوون و عێراقیان دروست کرد و کوردی شاوکاریانی کرد کە بەداخەوە تاکی عێراقی دایمە فێری لەگەڵ ڕێزم بۆ باشەکان طبعاً ئەم فرتوفێڵیان هەیە بە کورد حکوومەتەکەیان دروستەکەن و بە قوتێکن دوا بەدوای ئەوە چیان پێ بکرێ بەرامبەر بە کورد دەکەن یعنی سیستەمێکە ئەوە 100 ساڵە کورد ئەگەر تاکو مسەد کورد تێ نەگەشت بێ باوە ناکەمە تجارێکی تر کورد تێبگا لەم عقلیەتە ینی ئێمە زۆر جامارنگێز بین لەگەڵ حکوومەتی عێراقی ئەتە لە ساڵەکانی چواردەوە بگرێت دوای حربی عالەمی یەکەمەوە لە ئەعدامکردنی عەبدولسەلام بەرزانیەوە تا بە گفتوگۆ لەگەڵیان ناگەین هیچ ئەنجامێک ئەو مەبەستەکە تا يعني زۆر يعني بەداخەوە ئەم مینالێم ئەم کۆمنتالم يعني زۆر بەداخەوە کە سەرکردایەتی سیاسی کورد دوای 100 ساڵ تێنەگا لەم سەرکردە عێراقیانە يعني من بەداخەوە لێم يعني ئێمە 100 ساڵیان تێنەگەین معنای 100 ساڵی تریش لیان تێناکەین بەڵێ ئەمە عقلیەتی ئەم حکوومەتی عێراقی و شۆڤینیەتی عێراقی ئەوەیە هەر کە تا دەسەڵاتی نەبوو بێتە لای کورد کە دەسەڵاتی بوو کورد ناناسێت چارەسەر چییە؟ وڵی چارەسەر ئەوەی ئێمە بەداخەوە ئێمە کوردیش ڕێگای ترت هەیەویش ڕێگای شەڕە ئێمە هەمومان تەجروبە کردووە هیچ ئینی هیوای شەڕیشمان نییە لەگەڵ هیچ کەسێکە بەڵام جار وایە شەڕ ئێخەتە گرێ یانی تۆ شەڕ نافرۆشیت بەڵام ئەو شەڕت پێفرۆشی ئێستاکە ئێمە ناوچەکە کوردستانیە باو با پیرانمان 100 ساڵە زوڵمی لێ کردرێ ئێمە هاتین با بە ناخۆشیەک و ڕازی بن بە مادەی 140 خۆی ئەسڵەن نابۆیە ڕازی بن مادەی 140ەوە ماوەتای و ناوچانە کوردستانیە هەتاکوم بە درەوجەسان ئەبێ کورد لەوێنە حکمی بکردایە ێ باشە بەوەش ڕازی بووین کە مادەی 140 بەگوێی دڵی ئەم سیستەمە سیاسی تازانەی هەڵقوڵاوانەی کە تازە دروست بوونە دوای 2023 کە تاریخ و مێژویان هەر نەخوێنەوە نازان مێژویان لەگەڵ کووردا چی بووە خەباتی ملەتی کورد 100 ساڵ لەگەڵ حکوومەتی عێراقی هەر کەس یەک دیراسە چی نەکردووە لە تەرەفی بەرامبەر بەداخە ئەوانەی خۆشمان لە بیریان چۆتەوە یعنی هەردوو تەرەفشت لە بیرەکەین ئەوان بە عەمدەن لە بیریەکەن لەبەرەوەی کورد بچەوسێنەوە کوردی خۆشمان یان لە دڵسافیەتی یاخود یعنی بۆ خۆی تەبیعەتێکیە کوردیش بەداخەوە ئەویش کە خۆخۆرە لەگەڵ یەکتری دانانشێ بەرنامە و استراتیژیەتی یەک نییە یەکی نییە بەڵێ ئەگە ساگە کورد یەک بێ یەک دەست بین یەک بەرنامەجوەک استراتیز بی من زۆر جاوتمە ئێستا قەیچێکە لە
کوردستانی خۆمان پەرلەمانمانێ مشکلەی سیاسیمان لێرە چێک لەگەڵ یەکتری بکەین هیچ کێشە نییە بەڵام نازانم ئەم حزبە کوردستانیانی ئێمە چ فەرقێکیانەیە لە بەرنامەجەکانیان سەبارەت بە کەرکووک و ناوچە کوردستانیەکان یعنی چی دەسەڵاتدار وەکو دوو حزبی یەکێتی و پارتی چی حزبەکانی تر نازانم ئەوان باسی کە کەرکووکە کردرێ بۆ هیچ هەڵوێستێکیان نییە نا دەسەڵاتدار نا ئۆپۆزیسیۆن یعنی هیچ تێپەڕە بێ بەسەرمان تێپەڕێکی ئاسان حکوومەت هیچ استراتیژێتێکی نییە بۆ ئەو ناوچانە حکوومەت بەپێی دەستور تەعاملەکە لەگەڵ عێراق لەگەڵ دەوڵەتە ئێستاکە من مقارنەیە بکەم لەوانەیە بە خۆم پێم ناخۆشە ئەوانەی پێشووتر هەرچەنە کە کورد خەباتی کردو و خەباتی چەکداری کرد بەڵام لەگەڵ دەوڵەتا بوو یعنی ئەیزانی لەگەڵ چیا قساکە بەڵام ئێستا حکوومەت نییە نازای لەگەڵ چیا قسە بکەی 68 فەسیلی جۆرا و جۆری میلیشیاتت هەیە هەرێکی بۆ خۆی بۆتە قائیدێک و خۆی بەسەرکردەی عێراقدانە ئەوە بێزگە لە پەرتەوازەی ناوماڵی سوننە کە هەر سەریان پێوە نییە ئەتر لەبەرەوە ئەم کووردە بەسزمانەوە ئەم حکوومەتە نازانی وەفدەکە بۆ لای چێ بنێرێ لەگەڵ تەرەفێک اتفاقەکە تەرەفەکەی تر ڕازی نیە لەگەڵ ئەو تەرەفە قساکە تەمە تەرەفێکی عێراقیەکێکی تر سەر بە ئەجنداتی ئەقلیمیە لەبەرەوە کەوتونەتە ناو گێژاوێکەوە هەر ناوی دەوڵەت نییە جاران ئەمانتوانی لەگەڵ ڕژێمەکانێک لە دوای عێراقان لە مەلەکێتەوە بگرێت تا ئەگاتە دوا قۆناغەکەی بەعسیەت هەموو دەوڵەت هەبوو چی لەگەڵ دەوڵەتەکەیە یان مفاوەزات و گفتوگۆتەکە دایما فەکان تەکرد ئەگەر بیدایە ئەوە ئێمە قۆناغێک لە فتراتەکانە لە قۆناغەکانە ئارامی بەسەر کوردستانە باڵی ئەکێشە بەڵام دوای ئەوە کە ئەوانش پەشیمانە بوونەوە لە اتفاقیەتەکانیان دووبارە خەباتی چەکداری دەسی پێکرد ئەوە کاتە دەوڵەت بوون بەڵام ئێستا بەداخەوە دەوڵەت نییە جا لەبەرەوە هەر وەفدێکی حکوومەتیش کە ئەچێتە بەغاب بەداخەوە کەسێک نییە بەرامبەری دانشێک کە ناوی دەوڵەت بێ کۆمەڵی خەڵکی هەڵقوڵاوی ناو ساحەی سیاسی دوای 2023 سەر هیچ لە تاریخی عێراق قەزانن لە دەوڵەتی عێراق قەزانن دوو قساکە لەوانێت ئەو وەفدی ئێمە رازی بکەن بە 4-5 کەلیمەیەک بەڵام دوای تەرەفەکەی تر هیچ التیزامی ناکە بەو تەرەفەی کە ئەو اتفاقاتی کردو جا لەبەرەوەی ئێمە گرفتی بێ حکوومەتیمانێ گرفتی بێ دەوڵەتیمانێ بۆیە ناتوانین بگەین باشە کاگرێ بوار چارەنووسی و خەڵکە چی دەبێت ئەگەر کۆبۆنی خۆراکیان لێ سندرایەوە بڕیارەکە جێبەجێکرات چونکە ئەگەر ئەو کۆبۆنیان لێ بسەندرێتەوە ناتوانن بۆ نمونە بۆ ئەگەر بێن بۆ هەرێمی کوردستانیش لێرەش ناتوان ئەو شتانەی کە ڕسوماتن ناتوانن نەقل بکرن یان بگوازرێنەوە چونکە هەرێمی کوردستانیشاڵێ ئێمە نامانەوەی کەرکووک لە دەست بنێن خەڵکەکە با بڵێن ناسنامەی کوردستانی هەبێتن ئەو ناوچانە یخۆ پەنا نابنە جاری ئەم هەنگاو بۆی چاک بزان ئێمە دوای 2000 ئەمە بە ئەم ئەزمونە لە 2023 هات ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان داوامان کرد ئەو مەلەف ئەو تۆمارە ناوانی کە کاتی خۆی ڕژێمی بەعس نەقل گواستە بووە بۆ هەرێمی کوردستان بە وەفدێکی مشت ئەو کاتە زەعیف بوون جارێ کاتە دەوڵەتداریان نەبینی بوو پارە نەکەوتو بۆ ژێردەستیانەوە گەندەڵی تووشی عێراق نهاتە بوو هاتن اتفاقیان کرد چوین ئەو نفوسانەی کە هەبوو لە هەولێر و سلێمانی ئیتاکی کەرکووکی هەمومان گەڕانەوە بۆ شاری کەرکووک ئەوانی کە لە دوای 57ەوە ڕژێمی بەعز بە سیاسەتێک نەقلی کردبوو ئێستا کە ئەمە هەمان سیاست دووباراکاتە ئەوێ لەم کات و بارودۆخە تەم و مژاویە و سەروبەندی سەرژمێریش دەسی پێکرۆ سەرژمێریش باشێکی گرنگە لە مادی 140 ئەیانەوەی ئەم ناوانە لە ئێستاوە لەو تۆمارە دەرکەن بۆی نەچێت ناو تۆمارەوە جا چارەسەرەکە وازەحە ئێمە وەکو لە جاتی ئەوەی ئێمە دایمە بەرگری بکەین لەو هەنگاوانی کە ئەنێنرێ لایەن سیاسیەکانەوە کە بەناو کە هیچ سیمایەکی دەوڵەتی پێودیان نیە بە تایبەتیش ئەم هەنگاوی کە ئێستاکە لەسەر بەم مەحافظەی کە ئێستاکای کەن سەپێنراوە یان دەسەپێنراوە ئێمەی کورد فێر نەبووینە ئێمە هجووم بکەین ئێمە بچینە دادگاکانەوە من پرۆژەیەکم سە تەقدیمی هەموو وزارەتەکان کردووە لە سەرۆکایەتی وەزیرانەوە داواکەم لە هەموو وەزیرەکان مافتانێ لەسەر ناوچانە کەرکووک و ناوچە کوردستانەکان سکاڵە تۆمار داواکاری گشتی بلێن ئەو بەلای کەمەوە ئێمە جار وایە ئێمە بۆ دایمە کورد دەگرن کە کورد دایمە بە سیاست قساکە ناستن ناو قانون یاساوە فەرمو ئەوان چوونە ناو قانونەوە قانون نەوتوغازی هەرێمی کوردستانیان پوچەڵ کردەوە ئێمە بۆچی بە بالعکس نەکەینەوە ئێمە بۆ نەڵێن قانونی نەوتوغاز ئێوە پێشێتان کردووە مادەی 112 ماف بە ئێوە نادە نەوتی کەرکووک استغلالکردن هەتا بە درەوجەستان و خانەقین تا گاتە شنگال ئەو نەوتانەی لەوێنە ئیشی لەسەر دەکرێتە بێ بە ئیداری هاوبەش بێ ئەمە بە نسبەتی وزارتی تەندروستی شەبێ سکاڵە بەڵام ئەوان پابندی یاسا بن باسیەوە ناکەم پابندی یاسا بن ئەخە منش هەنگاوەکەوەیە کە تۆ کردت جوانە
ئەوان ئێستاکە ئیشەکان بۆ چوێ سەرەوە ئێستاکە ناچار ئەلێن ئێمە ئۆتا لە پەرلەمانەوە شکاتان لێکەین لە محکەمەی اتحادیەوە شکاتەکەین ئێمەش بە هەمان شێوە شکاتکەین ئەوان دوو شکاتیان کڕ ئێمە 200 شکات تەقدیمەکەین ئێمە 182,000 کەس ئەنفال کراوە هەر 182,000 سکاڵە تۆمارکەین لە محکەمەی اتحادیە هەر شڕ وڕیانەکەین بەس لەبەر ئەوەی کە ئێمە لەناو خۆمانەوە ئەوەنە مەشغوڵین و ئەمەنە خۆخۆرین لەگەڵ یەکتریا هەر ئاگاما لە یەکتری نەماوام حیزبە کوردستانیانە بەگشتیانەوە ناچار ئەوان هجوومەکەن بەڵام فەرمانوەرن من ئەم پرۆژەی تەقدیم کردووە وەرە سکاڵکەن بەڵێ ئەگەر گەشتینە نەتیجەیە کە محکەمە و قەزا لە عێراقا سیادەتی خۆی لە دەستدا حیادەتی خۆی ئەو کاتێن بە پەنابینە محکەمەی دەولی ئەو کاتە شکاتمان لێ ناکەن کە ئەو محکەمی خۆتان لە عێراق لێن فەرمەوە 1000 سکاڵەمان تۆمار کردو لەسەر پێشێلکارەکانی ئەم ناحکوومەتی کە ئێستاکە لە حکمی عێراقەکە بەڵام جێبەجیان نەکردو ئێمە چی بکەین دەستمان ناکەن ئەم ڕێگانە هەن لەبەرەوەنە مەشغوڵن بە یەکتریەوە ئێستا ئەوەنە مەشغوڵ لەبەرەوەی کورد زۆر بێتفاقا ناوماڵی زۆر ناڕێکە بە یەکەوە مەشغوڵن ئێستاکە حزبی دەسەڵات قسێ بکە ئۆپۆزیسیۆن سەدی ڕاوەستیە حزبێکی ئۆپۆزیسیۆن قسێ بکە ئەوەی تر بە پێچەوانەیە بێجا لەبەرەوە ئەم بێتفاقیە ئەتا ماڵمان ڕێک نەخەین یەکێکە لێ بابڕۆین عێراق چارە سەرمامەکە یەکێکە لێ ناخیر عێراق هیچ سوودێکی لێ نابین یعنی یەک بەرنامەیەکمان نییە طبعا ئەوانیش ئەوە بە هەڵ دەزانن بۆیە ئەوان هجوومەکەن ئێمەشە بێداوێن بەرگری بکەین کاتە چارەسەر چی ئەم خەڵکە چی بکە ئەم خەڵکە داماوە چارەسەر ئێستاکە لەم هەنگاوەوە دەسی پێکەنەوەی کە ڕاکان ئیش پێیان کردووە ئەم هەنگاوی کە بە ڕاکان جبوریان کردووە ئێستاکە ئەو حیزبە کوردستانیانە ئیشیان چێ لە کەرکووک ئێمە ماوێنە تۆ لە کەرکووک ناڕۆین کە باشەکە ناڕۆی لە کەرکووک ئێ نابێ هەڵوێستە بێ ئێر حەفدە حیزبە کوردستانی لە کەرکووکن یەکسە سکاڵایە تۆمارکەن دژی ئەم بەڕیاری کە ڕاکان دەهەتی بە یاسایی بچن ناو قەزیەکەوە کەس ناچێتە یاساوە کەس ئێمە حامیەک ناگرێ یعنی هەیەکی دیفاعیشمانێ لە مافەکانی خۆم بکەین ئێمە ئەوەنە خاوەن حەقین لە عێراقا بەڵام هیچ مەحامیمان سیاسی ئەوان لە کەرکووک تۆماری ناکەن ئەی بۆ ئێوە لێرە تۆماری ناکەن ئەبێ بیکەین ئێمە جاگە چاوەڕێکە بێ ئەمە نابێ ئەم بخەنکە ئەوها بڕات تا بەتێپەڕ بێ بەسەر لەسەر ئەم ڕاکان و لەسەر ئەمانی کە لە دوای پشتی ڕاکانەوەشن بەڵام سکوتی تاکی کورد و حیزبە کوردستانیەکانی کوردی و حکوومەت و وەزیرەکانمان طبعا وای کاتەوانش پێدرێژەکەن ئەوە نەیتر جومەکە لەسەرمانەوە وەکوقانونە و تۆغازمان لێکەن جارێکی تر ئەمان دەنە محکەمەوە لە کۆتایی ئەمە تووشی مشکلابین بێدەنجین بێدەنجەکە وای کردووە چین خەریکی خۆمانی خۆزگار بێدەنگ بین خال ئەم حیزبە خەریکی و حیزبەیە دەسڵات خەریکی ئۆپۆزیسیۆن یعنی هەموو شتێکیان لەبیرە بەس مشکلە سەرەکیەکانە لەبیر چۆتەوە دەستوریان لەبیر چۆتەوە مافەکانی ملەتی کوردیان لەبیر چۆتەوە یعنی ئێمە دایمەسە ئێمڕۆ بناقەشیەوە باشە ئەو هەموو خانەوادەی ئەنفالمانێت خوا خانەوادەیەکی ئەنفال و معاشی لەگەڵ خانەوادەیەکی ڕەفع مقارنەکەن ڕەفع 10 ملیۆن وەرەگری ئەو ئێمە 500,000 وەرەگری ئاخرەوە چ معقولێکە لە عێراقێکی پێشێلکاری دەستور و دەنادەتپەروەر کە باوەڕ ناکەم خەڵکی عێراق بەقەت تەڵەموویەکی کوردێکی ئەنفال عذابی خواردبێت لە پرۆسی کە بەسەری تێپەر بوو لە 100 ساڵی ڕابردوو ئێوە خێرغێ بێدەنگی ئێمەیە غێرە بێ وەزارەتی ئەنفال و شەیدی وەزارەتی شەید و ئەنفالکەینی ئێمە کوردستانە بێ سکاڵە تۆمارکە دژی ئەو بێت ناداتپەروەیەکایە ئەبێ خێر وەزارەتی تەندروستی ئێمە سکاڵە تۆمارکە دژی وەزارەتی تەندروستی حکوومەتی اتحادی کەرکووک و ناوچە کوردستانەکان ڕێژەی کورد لەو شوێنانە لە تەندروستیات ناگاتە 18% باش ئەی باش وەزارەتی نەوت بۆ سکاڵی تۆمار ناکە باش ئێستا کەرکووک ئێمە بێدەنگی لەبەر بێدەنگی هجوومەکەن پلانی کوردانیە ئێستا کەرکووک واللهی بەهین هەیە من وەکۆلی چۆن ساڵێن دەستور هەیە بەڵام عیبرەت لە دەستور نییە عیبرەت لەوێ کێ جێبەجیەکە ئێمەشەم ئەم حیزبە کوردستانی ماشەڵیان لێ هەمویان بە ناو کەرکووک و ناوچە کوردستانیەکان و شانوباڵیان زۆر گەورێ بەڵام لە ڕووی پراکتیکەوە کو بزانام یەک حیزبێکی کوردستانیم بۆ باز بکە یەک بەردێکی نابێتە سەر بەردێک لە دوای 2023ەوە دەربارەی کەرکووک و ناوچە کوردستانەکان دەبا قۆناغی هەڵوەشانەوەی قەراراتی مەجلیسی قیادەی سەورە هەفتە ئەندام پەرلەمانمان نەبوو لە عێراقا 4 خۆلەکاتە خۆخۆریە یان بەرژەوەندیەکیان شتێکیان کامیانە واللهی بێبەرنامەن یعنی کاسنە بەغا کە ینی خەڵک ئێستا ئەوەندە مەشغوڵ بۆ بەرژەوەندی شخصی خۆی هیچ کێشەیەکی نییە ئەو ناوچێ ئەلێ
ئاگرە لە من دوورە هەمووی وا تەسەڕفەکە هەمووی بۆ بەرژەوەندەکانی خۆی گەڕێت کەس بۆ بەرژەوەندەکانی نێتەوەکەی ناگەڕێت کەس بۆ بەرژەوەندی دوای نازانێت باشە ئەو پەرلەمانتارانە چی دەکەن کاتێک کە کاتی هەڵبژاردنە هەمویان بەڵێن بەو خەڵکەدان ئەچنە نێو خەڵک نازانم چیەکەین بۆ کەرکووک مادەی 140 جێبەجێکەین تاریب ناهێڵین نازانم ئەو زەویانەی داگیر کراون بۆتانیان ئەگەڕێنینەوە ئەو پۆستانەی کە کورد بوونە و لە کورسەندراونەتەوە وەریان دەگرینەوە کاتچنە پەرلەمان ئەسڵەن کەرکووکیان وە بزانم هەربیر نامێنێ نا بە تاکید من دایمە دەمی گلەی خۆ من تەبع نالم هەمووشیان بۆی ئێمە جیاکەینەوە لەوانەیە خەڵکێکی خەندێک خەڵکی دڵسۆزمان هەبێ بەڵام ڕێژەکەیان کەمە بەڵام حاڵەتەکە بەگشتی تێپڕن تێنەپەڕیوە نەکەرکووکەوەتانە 2023 و 2022 ماشەڵیان لێ نەبێت 90 ساڵ حیت شێک هەنگاو نەچوێ پێشەوە ئەوە 55 مادەی دەستوریش یەک دانێکی جێبەجێ نەکردراوە ئێمەش هەردین و ئەڕۆین وەکو عەرەبە لێ لە شۆنی خۆمانەوە تێک هەنگاوت بەرەو پێش ناچین مڕاوە حاکەین لە شۆنی خۆمانەوە وازانین ئەم حکوومەتی تر بێ دوای جعفەری مالکێ بێ لەو باشترە وازانین دوای مالکی عبادی وەڵا باشترە وەڵا عبادی باشتر کازمیە کوڕە هیچیان باشین ئەوان خۆیان ئەسڵەن بەرنامەجێکیانەیە هەر تویان ناوێت هەرخوا تۆ گوێ بگرە لە جادەی عێراقی کە چۆن تەهیجیانەکەین سێ قەناتەکانیان بکەن هەر هەمووی ئێستاکە چۆن کاتی خۆی بە بەسڕیان هەندا ئەنود نەوتەکەی بەسڕێ و کوردستانی پێ ئاوادانە بێتەوە ئێستش بە هەمان وەتیرە قساکەن لەگەڵ خەڵکیە خەڵکیان واشان کردووە ئەگەر خۆشیان واز لە عێراق بێنن ئەو خەڵکە ئەدەنە گیان کوردستانەوە وەکو چۆن حرس قومی لە ساڵی 63 چیان کرد بە کورد ئاوا خراپترش بە کورد دەکەن بەڵام پەرلەمانتارەکان جیلی فەیسبوک دروست بووە جیلی مۆبایل دروست بووە هەر تاچێکی کورد خەریکی مۆبایل و ئاگای لە دنیا نەماوە باشە کاگرێ بوار ئەم پەرلەمانتارانە ئەتوانن شتێک بۆ کەرکووک بکەن یان ئەوەندەی پێیان کراوە کردویانە و ئیدی دەسەڵاتیان هەر ئەوەندەیە لەوە زیاتر هیچیان پێ ناکرێ خۆزگا پەرلەمانتارەکانمان سەتا دەی مقتدا سەدر و ئەتباعی مقتدا سەدر بکەن سەتا دەی سەتا پێنجی بکەن بۆ یەک جا هەڵوێستی وەکو مقتدا سەدر ئەتر باشی کردبیان خراپی کردێ من سەنالێم ئەو هەڵوێستی مقتدا سەدر باشیان خراپە بەڵام خۆزگا سەتا دەی جورئەتی ئەندامانی مقتدا سەدریان هەبێ و تیاری سەدریان هەبێ بتوان ناو پەرلەمان لوبێکی وا دروستکەن ئەو جورئەتیان نییە پێشیانە کردرێ ئێستاکە ئەو 6 کەسە پێیانە کردی هەر 63کە هەر ئێستاکە واز لە پەرلەمانی عێراق بێن وەڵای عێراق ژێر بێت بەس ئەگەر وازی بێن بۆ یەک جار یەک هەڵەتیان نییە زۆر کامیانە بەرژەوەندیان وا ئاخوازێت کامیانە بێتفاقن یەکەم شت یەک بەرنمەیان نییە بێتفاقن کەس ئەوەی کتۆتە ئەویانەوە کەسێک محاسبەی ناکە یەک سەرۆکی حزبم بەس جنابی سەرۆکە بینم دایمە پەرلەمانتارەکانی خڕکاتەوە کۆیە کاتەوە هەنێ ڕێنمایان پێدا کە ئێمە هەدەفمان لە عێراق چیەکە دوێنێ و پێ لەو کارەکانی ڕاگەاندن دەبا هەموو سەرکردە سیاسی کوردەکان لەگەڵ بەلای کەمەوە لەگەڵ ئەندامانی خۆیان لە پەرلەمانە بلێن بەرنامەزمان چییە کە پێشیان لێ بەر دوای محاسبەشیان بکەن یعنی ناکرێ پەرلەمانتارێت 4 ساڵ ئەڕوا هەموو عێراقیەکان چاوێن لە ڕاتبی پەرلەمانتارە کە 20 میلیۆن وەرەگێت و 30 میلیۆن حیمایە و ماگانە دوای دێنەوە ئەچنە ئەوانە ماتۆڕێکیانی وەگەڕێنەوە 4 خان و 4 سیاریانەیە کەسێک نادێ باشە تۆ ئەم ماتبە وەرەگری ئەم پارەی وەرەگری 4 ساڵ لەوانەی زەحمەن دەبێ چیت کرد بۆ ملەتەکە چیت کردبا بە تۆ پەرلەمانتاری هەولێریت دۆ چیت سلێمانیت زەحمەن دەبێت چیت بۆ هەولێر کردووە چیت بۆ هەڵەبجە کردووە چیت بۆ ئەنفال کراوەکانی کەلار و کفری و دەربەندی خان کردەوە وەرانەیە کردەوە کەس تا پرسێ طبعا ئەوانەیەش گوێیان لێنی ئەڕۆن لەیانەوە مانگ تێپەڕە بێ بۆ خۆیان 2 مانگ تەشریعیانێ و 100 ساڵی و لە ساڵێکە 4 مانگ داوا ناکەن لە خوازانێک لەش چیەکەن چی ناکەن شتێکی دووبارێکم ئەمە تعمیم نییە قسەیە ڕێزم بۆ دڵسۆزەکانەیە باشە کاگرێ بوار زۆر جار لەم دواییانەیە دوای 2023ەوە باستەوە دەکرێت کە سونەکان تا ڕادەیەک باشترن لە شیعەکان ئەوەی کە دەبین هەر سونەیە لە کەرکووکە دەیکات هیچ جیاوازیەکیان هەیە ئێڕەکان جبووری سونەیە بەس ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە سپاس دەکەم وەڵا بەداخەوەی ئێمە سە کێشەی سەرەکی کورد لەگەڵ سونەیە لەگەڵ شیعانیە چکە ئێمە سنوورمان لەگەڵ سونەیە طبعاً ئەوەی کە سونە هێڵی پێمان کردووە 100 ساڵە ئەوە دراکان جبووریش ڕووی سونەی ئەمیسان ئین کردەوە سپی کردەوە دووبارە ئەوەی کە نەیان کردبوو لە زمانی ڕژێمی بەعسا ئێستاکە ڕاکان بۆ خۆی فرسەتی دەستکەوتووە ئەوەی ترەکاتەوە ئەوەی تر هیلاکمانەکە جا ئەم قەوانە زۆر وتومانەتەوە ئەبێ کۆلەی چۆن لە ڕاپەڕینێ بکەین ڕاپەڕینێ دژی ئەم حکوومەتی
عێراقی ئێستا من نەبینیوە باشە کەس راپەرینێ ناکە بۆ مافەکانی خۆی ئێستا حەز بە کوردستانیانەی لە کەرکووکن باشە لە کاتی کە کورد لەوانە تۆزی ئیداری دەستکەوت وەڵی ڕۆژانە مزەهرە بۆ دژی ئیدارە و ئەنجومەنی کەرکووک بە ئێستاکە فەرم و ڕاکەنە هەموو پێشێلکاریاکە یەک کوردێ ناچێتە سەر جادەوە کوردێک داوای مافەکانی ناکە ئەوەش جێگەی کێشەیە سپاس بۆ ڕێبوار تاڵەبانی ڕاوشکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری مادەی 140 کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن